نوری نەمر. داهاتووی نزیک. ئێستاش دەمانەوێت کەمێک لەسەر ئەو نمونانە بوەستین کە لە ڕووی وادەی زەمینیەوە لە سەردەمی پێغەمبەری ئازیزمانەوە صلی الله عليه وسلم دوورن و زیاتر لەو سەردەمانەوە نزیکن کە ئێمەی تیادا دەژین. تەنانەت هەندێکیشیان ڕوویان لەم سەردەمەی خۆمانە. کۆمەڵێکی تریشیان چاوەڕوان دەکرێت لە سەدەکانی دواتردا بێنەتی. فەرموون ئێوە و چەپکێک لەو نمونانە. هەواڵەکانی خەندەق. زۆربەی کتێبەکانی سیرە و فەرموودا ئەم بەسەر هاتەمان بۆ دەژێرنەوە. موسڵمانان سەرگەرمی هەڵکەندنی خەندەق بوون بە دەوری مەدینەدا. لەو کاتەدا تاشەبەردێکی زەبەلە هاتە ڕێمە کە بە هیچ جۆرێک لە جێی خۆی نەدەجوڵە. لە کاتی هەڵکەندنی خەندەقەکەدا پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم لەگەڵماندا بەشدار بوو. تەنانەت جارجارش بۆ بەرزکردنەوەی هێزی مانەویمان دەیفەرموو: اللهم لا عيش إلا عيش الآخرة فاغفر للأنصار والمهاجرة. پەروەردیگارە، جگە لە ژیانی ئاخیرەت ژیانێکی تر نییە، دەسا لە ئەنسار و مهاجرین خۆش ببە. ئەسحابیش بەم وتانەی ڕەسوول الله دەکەوتنە جۆش و لە بەرامبەریەوە دەیانوت: اللهم لولا أنت ما اهتدينا ولا تصدقنا ولا صلينا فأنزلا سكينة علينا وثبت الأقدام إن لاقينا. پەروەردیگارە، ئەگەر تۆ نەبوویتە ئێمە نەدەگەیشتینە هیدایەت، نە نوێژمان دەکرد و نە زەکاتیشمان دەدا. دەکەوایە سەکینەت و ئارامی خۆتمان بەسەردا ببارێنەوە لە کاتی ڕووبەڕووبوونەوەشماندا لەگەڵ دوژمن ڕاگیر و دامەزراومان بکە. ئەوان تەنانەت بچووکترین دەردی خۆشیان دەبەردە لای پێغەمبەری خوا، بۆیە حاڵی ئەم تاشە بەردەیشیان عرض کرد. بەڕای کوڕی عاذیبی ئەنساری ڕەزای خوای لێبێ دەڵێت: سکاڵای تاشە بەردەکەمان بردە لای پێغەمبەری خوا. ئەویش تەشریفی مبارەکی هێنا و بەسمیلای لێکرد و چەکوشێکی لێدا. بەم پیا کێشانە سێیەکی بەردەکەی شکاند و فەرمووی: الله ئەکبەر، لیلەکانی شامم پێدرا، سوێند بەخوا، ئێستا کۆشکە سوورەکانیان دەبین. پاشان چەکوشێکی تری لێدا و سێیەکی تری شکاند و فەرمووی: الله ئەکبەر، کلیلەکانی فارسم پێبەخشرا، سوێند بەخوا، ئێستا کۆشکە سپیەکانی مەداین دەبین. پاشان چەکوشی سێمی لێدا و باقی بەردەکەی ورد کرد و فەرمووی: الله ئەکبەر، کلیلەکانی یەمەنم پێبەخشرا، سوێند بەخوا، ئێستا دەرگاکانی سەنعا لە بەرچاوم. ئەوە بوو چەند ساڵێک تێپەڕی کە خوای گەورە بە شمشێری گەورە سەرکردەکانی وەک سعدی کوڕی ئەبی وەقاس و خالیدی کوڕی وەلید ڕەزای خۆیان لێبێ فەتحی هەموو ئەو ناوچانەی بۆ موسڵمانان ئاسان کرد و کلیلەکانیشیان تەسلیم بە کەسایەتی معنەوی پێغەمبەری خوا کرا. دیارە ئەمەش بەڵگەیەکی تر بوو لەسەر ڕازگۆیی ئەو پێغەمبەرە درودی خوای لێبێ. جادەبوو هەرواش بووە، چونکە ئەو بۆ نمایندەیی و پەیڕەوکردنی ڕاستڕەوی هاتبوو. تەنانەت ئەگەر بە فەرزی مەحاڵ ئەو شتانەی فەرموو بوونی دەبێت لە ڕاستیدا نەشبوونایە، ئەوە خوای گەورە بەس بۆ ئەوەی خۆشەویستەکەی بەدرۆ نەخاتەوە ئەو شتانەی دەهێنایە بوون. جا چۆن وانە بێت لە کاتێکدا تەنانەت دەربارەی بەڕای کوڕی مالیک کە یەکێکە لە هاوڵە ناودارەکان وتراوە: لو أقسم على الله لأبره. سوێن لەسەر هەر شتێک بخوات خوای گەورە ئەو سوێندەی بۆ بەجێ دێنێت. واتە ئەگەر حەزرەتی بەڕا سوێندی لەسەر هاتنەدی شتێک بخواردایە کە هاتنەدیشی مەحاڵ بووایە، خوای گەورە بۆی دەهێنایەتی. جا هەر بەڕاستی شاوەڵە بەڕێزەکان لە جەنگدا بەڕاییان پێش دەخست و وەک بڵێ دەیانویست سەرکەوتنی خۆیانی پێ مسۆگەر بکەن. تۆ بڵێ خوای گەورە ئەم تایبەتمەندیە خەڵاتی یەکێک لە هاوڵام بکات و بە پێغەمبەرەکەی خۆی نەبەخشێ؟ ئەوەندە هەیە پێغەمبەری خوا ڕووداوەکانی دەبینی ئینجا باسی دەکردن. بەڵێ، خوای گەورە ئەوی ئاگادار دەکردەوە و ئەویش ڕای دەگەیان. مزگەنی ئاسایش و دەوڵەمەندی. عەدی کوڕی حاتەم دەجێڕێتەوە. عەدی کوڕی حاتەمی تاییە، پێشتر مەسیحی بوو، بەڵام بەردەوام لە گەڕاندا بوو تا پێغەمبەری خوای دۆزیەوە. ئەو زاتەی دۆزیەوە و گەیشت بە سەرفرازی. ئەم سەحابە بەڕێزە بەم شێوەیە دەدوێت. ڕۆژێکیان لە حزوری پێغەمبەری خوادا باسی هەژاری و نەبوونی و تاڵانکاری چەتەکان دەکرێت. ئەویش فەرمووی: ڕۆژێک دێت ئافرەت بە تەنها لە حیرەوە دەچێت بۆ کەعبە و جگە لە خوای گەورە لە هیچ شتێکی تر ناترسێ. عەدی دەڵێ: کاتێک گوێبیستی ئەمانە بووم، سەرسام بووم، لە دڵی خۆمدا دەمگوت:
جا تا ڕێگر و چەتەکانی هۆزی تائیما بن شتی وا چۆن دەبێت. پێغەمبەر درودی خوای لێبێ بەردەوام بوو لەسەر فەرمایشتەکانی. ڕۆژێک دێت گەنجینەکانی کیسرا لە نێوانتاندا دابەش دەکرێت. منیش پرسیم ئەی پێغەمبەری خوا، مەبەستان لە گەنجینەکانی کیسرای فارسە؟ ئەویش لە وەڵامدا فەرمووی بەڵێ، مەبەستم گەنجینەکانی کیسرای فارسە. ئیتر ئەوەندەی تروا قموڕمە، چونکە کاتێ ئەم ئاخاوتنە ڕووی داوە ئیمپراتۆریەتی فارس لە پڕفیسترین و پرشنگدارترین ڕۆژەکانی ژیانیدا بووە. پێغەمبەری خوا بەردەوام بوو. ڕۆژێک دێت پیا و کەسێک نادۆزێتەوە زەکاتەکەی بداتێ. عەدی دەڵێ من بە چاوی خۆم دوانەکەی یەکەمم دیت، عومر باقی بێ سێهەمیشیان دەبینم. عەدی ئەم ماوەی سێهەمەی نەدەدی، بەڵام ڕۆژێک هات کەسانێک ئەو ماوەیەشیان دی. لە سەردەمی خەلافەتی عومەری کوڕی عەبدولعەزیزدا ڕەزای خوای لێبێ ئەو ڕاستی کە پێغەمبەری خوا باسی کردبوو هەروەک خۆی هاتەدی. ئەو دەوڵەتە مەزنە کەسی دەوڵەتی وەک تورکیای ئێستای لەخۆ گرتبوو لە ڕووی دابەشکردنیدا هاتەوە گەیشتبووە ئاستێک کە تاکە هەژارێک تیایدا نەدەبینرا. وا نازانم مبالەغەمان کردبێ ئەگەر بڵێین پێوەری گوزەرانی ئەمریکا و هەندێک لە وڵاتانی خۆرئاوا بەراورد بە پێوەری گوزەرانی هاوڵاتیان لەو سەردەمەدا بە جۆرێک نزمترە کە هیچ بەراوردکردنێک هەڵ ناگرێت. ئەمە لەگەڵەوەی لە دەوڵەتە دەوڵەمەندەکانی ئەمڕۆدا دابەشکردنی داهاتێندە هاوسەنگە لە پاڵ ئەوانەدا کە ژیانێکی زۆر خۆشگوزەرانیان هەیە، کەسانێکی شەن کە لە نێو خۆڵ و خاشاکدا ژیان بەسەر دەبن، کەچی لەو سەردەمەدا ئەم ناهاوسەنجێش بەری لێگیرا بوو. شەهیدبوونی عەمار. مسلمانان سەرگەرمی بنیادنانی مزگەوتی نەبەوی بوون. هەر یەکە و ئیشێکی دەکرد. هەیان بوو خشتی دروست دەکرد، هەیان بوو دەیگواستەوە و هیوایشیان هەبوو دیواری دادن. بە دڵنیاییەوە پێغەمبەری خۆش صلی الله علیه وسلم لە نێو ئەوانەدا بوو کە کاریان دەکرد. بەڵێ ئەویش لەسەر پشتی خشتی دەگواستەوە. لە دەرفەتێکدا عەمار هاتە لای پێغەمبەر و لەسەر پشتیشی دوو خشتی هەڵگرت بوو. وەک بیەوێت ناس بکات گوتی یا ڕەسوول الله، ئەها دوو دانەیان خستوەتە سەرشانم. پێغەمبەری خوش زەردەخەنەیەکی کرد و بەدەم سڕینەوەی تەپوتۆزی ڕوخساریەوە ئەو ڕووداوە دڵتەزێنەی پێڕاگەیاند کە ڕێک پاش 3 ساڵ دواتر بەسەریدا دەهات. ويحك تقتلك الفئة الباغية ياخذ أبشر تقتلك الفئة الباغية. مژدە بێ عەمار، داخمە یاخی بووە کە دەتکوژن. بەم شێوەیە هەواڵی دایە و ئاگداری کردەوە لەوەی کە لەلایەن ئەو پێڕە یاخی بۆ دەکوژرێت کە لە حەزرەتی عەلی هەڵدەگەڕێنەوە. بەڵێ لە جەنگی سفیندا حەزرەتی عەمار لە ریزەکانی سوپای حەزرەتی عەلیدا بوو، هەر لەو جەنگەیشدا شەهید کرا. تەنانەت لایەنگرانی حەزرەتی عەلی ئەمەیان وەک بەڵگەیەک بۆ ناحەقی لایەنی بەرامبەر دەهێنایەوە و دەیانگوت کەوابێ تاقمە یاخی بووەکە ئێوەن. بەڵێ ئەگەرچی لە سەفیندا خوێنی حەزرەتی عەمار ڕژا، بەڵام هەر دڵۆپە خوێنێکی وەک ئەوە وابوو کە لە بەرامبەر پێغەمبەری خوادا بڵێت ڕاستت فەرمووە. بەڵێ خوێنەری عەزیز، ئەگەر ئاگادارکردنەوەی خوای گەورە نەبێت مرۆڤ چۆن دەتوانێت ئەم شتانە بزانێت؟ ئەوە تا لە فیلمە خەیاڵیەکانی ئەمڕۆدا دەبینین هەندێک پێشبینی و کەهانەت سەبارەت بە ڕووداوەکانی داهاتوو دەکرێن. لە ڕاستیدا ئەمە کارێکی هێندە سەختیش نییە، چونکە هەموو ئەو پێشبینیانە چەندەها پێشەچی و سەرەتایان هەیە. کەمێک لێهاتوویی لە پێکەوەنان و داڕشتنی ڕووداوەکان بەسە بۆ ئەوەی مرۆڤ لەم جۆرە بابەتانەدا خەمڵاندن بکات، بەڵام لە هیچ کام لەو مەسەلانەدا کە پێغەمبەر درودی خوای لێبێ بەغەیبی هەواڵی لەبارەیانەوە داوە تۆسقاڵێکیش لەو پێشەچی و سەرەتایانە بوونی نەبووە. بەم پێیە لە توانای هیچ مرۆڤێکدا نییە ئەگەرچی زۆر بلیمەت و ژیریش بێ کە دەیەکی ئەو هەواڵانە ڕابگەێنێ کە پێغەمبەری خوا لەبارەیانەوە دواوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم جۆرە بابەتانە لە دەرەوەی سنوورەکانی عەقڵی ئێمەی ئادەمیدا. بەواتایەکی تر ممکن نییە بەبێ بینایی چاوی غەیب و یاخود بەبێ کۆمەچی و پشتیوانی وەحی ئەم مەسەلانە بزاندن، کەوابێ پێغەمبەری خوا لە خۆیەوە نا بەڵکو بە هەواڵ پێدانی لەلایەن پەروەردیگارەوە ئەمانەی دەزانی. ئیتر لەبەر ئەمە فەرمایشتەکانی هەمیشە ڕاست دەردەچوو. تاقمێکی بێدین بە ناوی دینەوە. ڕۆژێکیان پێغەمبەر درودی خوای لێبێ غەنیمەتی دابەش دەکرد. کابرایەکی چاو بە قوڵاچووی تەوێڵ دەرپەڕیوی ڕیشچڕی کوڵم قوتی سەرتاشرا و هاتە حزوری. لەوانەیە ئەم کەسە نوێنەرایەتی ئەو تاقمەی کردبێ کە لە دواتردا سەری هەڵدەدا.
بێئەدەبانە ڕووی دە پێغەمبەری خوا کرد و وتی: ئەی موحەممەد، دابەشکردنەکەت دادپەروەرانە نەبوو، دادپەروەر بە. بەڵێ، لەوانەیە منافق بوو بێت، ئاخر تەنها منافق بوو کە دەیتوانی ئاوا بەو شێوەیە قسە بکە. پێغەمبەری خوا لە بەرامبەر ئەم هەڵوێستەدا فەرمووی: ومن يعدل إذا لم أعدل لقد خبت وخسرت إن لم أعدل. جا ئەگەر من دادپەروەرانە مامەڵە نەکەم، کێ دادپەروەرانە مامەڵە دەکات؟ ئەگەر من دادپەروەر نەبم، کەواتە خەسارەتمەند و ڕەنجەڕۆ بووم. جا ئەگەر هەردوو پیتی تایی ناو ڕستەکە بە شێوازی دوێنرا و کەسی دووەمی تاک بخوێنینەوە، ئەوە ئەو کادواتاکەی بەم شێوەیە دەبێت. ئەوە تۆ خەسارەتمەند و ڕەنجەڕۆ بووی. بەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ڕاستیەمان بۆ ڕوون دەکاتەوە. ئەگەر گەلێک پێغەمبەرەکەی دادگەر نەبێت، ئەوە ئەو گەلە لە چێوە دادگەری فێر دەبێت. جێگەیەکیش دادپەروەری تێدا نەبێت، خەڵکەکەی مایەپوچ و خەسارەتمەندن، کەوا بێ ئێوەش مایەپوچ و خەسارەتمەند دەبن. اینجا ئەگەر من دادپەروەر نەبم، ئەوە من خەسارەتمەندم. بەڵام خۆپەروەردیگار منی وەک پێغەمبەر ناردووە، کەواتە من ڕەنج بە خەسار نیم، کەوا بێ من دادپەروەرم. حەزرەتی عومەر ڕەزای خوای لێ بێ بۆ تەمێکردنی ئەو نادانە کە ئەدەبی قسەکردنی لە حزوری پێغەمبەری خوادا نەدەزانی، داوای مۆڵەتی کرد: ئیزم بدەن تا لە گەردەنی ئەو منافقە بدەم. بەڵام پێغەمبەری نازدار ئیزنی نەدا. پاشان لە زاری مبارەشیەوە سەبارەت بە غەیب ئەم وتانە هاتنە دەرەوە. لە داهاتوودا قەومێکی ڕوخسار ئەبڵەقی چاو بە قوڵاچووی لوتپان سەر هەڵدەدەن. کاتێک قورئان دەخوێنن، قورئان خوێنی خۆتانتان لەبەر چاو دەکەوێت، بەڵام ئەم قورئان خوێندنەیان لە گەرویان ناترازێت، وەک چۆن تیر لە کەوان دەردەچێت، ئاوها لە دین دەردەچن. تەنانەت بازووی یەکێکیان گۆشتەگرەیەکی گەورەی پێوەیە. ساڵەکان بە خێرایی تێدەپەڕی، هەروەک بڵێ ڕۆژەکان چێبەرچێیان بوو بۆ تەزدیقکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە نەهرەواندا حەزرەتی عەلی هەموو خەواریجەکانی دایە بەر شمشێر. هەر لەوێشدا موژدەیان پێدا کە کابرایەکیان لە بەردەستدایە ڕێک بەو شێوەیەیە کە پێغەمبەری خوا وەسفی کردبوو. کەواتە ئەمە ئەو کەسانە بوون کە لە دین دەرچوون و لە دژی دین جەنگیان بەرپا کرد. لە فەرمودەیەکی ضعیفدا هاتووە کە پێغەمبەر درودی خوای لێبێ بە حەزرەتی عەلی فەرمووە: من لە پێناو تەنزیلی قورئاندا جەنگام، تۆش لە پێناو تەئویلیدا دەجەنگی. واتە هەر کە قورئان دەستی کرد بە نازڵ بوون، هەموو خەڵکی لە دژم وەستان، جا منیش بەرەنگاریان بوومەوە. ڕۆژێکیش دێ کەسانێک دێن بە هەڵە تەئویل و تەفسیری قورئان دەکەن، ئیتر تۆش لە بەرامبەر ئەوانەدا دەجەنگی. جا کە وەختی هات، ئەویش ڕوویدا. حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ لە دژی خەواریجەکان جەنگی بەرپا کرد و بەرەنگاری ئەو کەسانە بووەوە کە وەک دەرچوونی تیر لە کەوان لە دین دەرچوون. بەڵێ، ئەو پیاوە لوتپانە دەموچاو ئەبڵەقا هەروەک ئەوەی بۆ تەزدیقکردنی پێغەمبەری خوا دروستکرا بێت وابوو، بە جۆرێک کە ئەو حاڵەتە نەرێنی ئەو بە شێوەیەکی نەرێنی ڕاست و دروستی پێغەمبەری خوای دەردەخست. جا هەروەک چۆن ئەو پاداشتەی ئیماندار دەستی دەکەوێت لە ئەنجامی بەرەنگاربوونەوەی شەیتاندا، هیچ سود و پاداشتێکی دەستی شەیتان ناخات، ئاوەهاش بەو جۆرە ئەو کابرایە سەرڕای ئەوەی بوو بە هۆکارێک بۆ تەزدیقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام هیچ شتێکی بەدەست ناکەوێت. بەڵێ، هەرچەندە ئێمە لە پەڕاوی سیمای ناپەسەندی ئەودا ڕازگۆیی پێغەمبەری خوا دەخوێنینەوە، بەڵام ئەمە هیچ شتێک دەستی ئەو ناخات، چونکە ئەو لەم بابەتەدا جگە لە هۆکارێکی بەدبەخت چیتر نییە. نوری نەمر